عێراق ئامادەیە ئەو موچەیە بدۆتن ئێمە سبەینی قەوائیمەکانیان تەسلیم دەکەین. ڕێکەوتنەکە ڕاستە بەوادرەکانی دەرنەکەوتون لەوانەیە ئەم مانگە مژدەی خۆشە بێ بۆ موچە خۆران ئەگەر نەبێ مانگی داهاتوو. دوێنێ ئەنجومەنی وەزیرانی فێدرالی بڕیارێکی دروستیدا بۆ پەسەندکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان. لە نێوان ڕێکەوتن لەسەر یاسای بودجە و ناردنی بڕەپارەیەکدا لە بەغداوە بۆ هەرێم مژدەی چی دەدرێت بە هاوڵاتیان؟ بەرپرسانی باڵای حکوومەت و حیزبە فەرمانڕەواکان خەریکی بەخشینەوەی مژدەن لە کاتێکدا کە یاسای بودجە جێبەجێ ناکرێت. بەغداد ڕاستەوخۆ بەڵێنی ناردنی پارە جێبەجێ دەکات یان جارێکی تر مەرجی هەیە و دەبێت هەرێم جێبەجێ بکات. سەرنجام و دوای نزیکەی 3 مانگ لە پەسەندکردنی یاسای بودجەی عێراق حکوومەتەکەی کازمی لە درەنگانێکی ڕۆژی سێشەمەدا بڕیاری ناردنی بڕەپارەیەکی مانگانەی بۆ هەرێم دەرکرد بەبێ ئەوەی هیچ وردەکاریەکی باز بکرێت و بزاندرێت ئەم بڕەپارەیە لە بەرامبەر چیدا دەدرێتە هەرێم. ڕێکەوتنی هەرێم و بەغدا لە یاسای بودجەی عێراقدا ڕوون و ئاشکرا باسی لە پابەندیەکانی هەردوولا کردووە و هیچ گومانێکی نێشتۆتەوە بۆ ئەوەی بەچی میکانیزمێک ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێت. بەڵام ئەوە نزیکەی 3 مانگە وێڕای هاتوچۆیەکی زۆری شاندی کوردی هیچ ئەنجامێکی دڵخۆشکەر بەدەست نەهاتووە بۆ جێبەجێکردنی بەندەکانی یاساکە وەک خۆی. دوایەوەی ڕۆژی دووشەمە ئاوات شێخ جەناب وەزیری دارایی حکوومەتی هەرێم و ئەندامی بەردەوامی شاندە کوردیەکە بە هیوای خۆی لە ڕێکەوتن و گەیشتنە ئەنجام لەگەڵ بەغدا ڕاگەیان بەبێ ئەوەی هیچ دانووسانێکی ئاشکرا و باسکرا و لە نێوان هەردوولادا هەبێت. لە پڕ و وەک سوپرایزێک دەنگۆی ناردنی بڕەپارەیەکی مانگانە لە بەغداوە بۆ هەرێم بڵاو بۆوە کە بریتە لە 200 ملیار دیناری مانگانە و بە قسەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت لە ڕۆژی یەکەمی ئەم ساڵەوە بڕیارەکە جێبەجێ دەکرێت و وەک ئەو دەڵێت بە ئەسەری ڕەجعی پارەی مانگەکانی ڕابردوو دەگاتە هەرێم. ئەم بڕیاری حکوومەتی عێراق لە هیچ کام لە بەندەکانی یاسای بودجەدا بوونی نییە و جێی نابێتەوە و دەکرێت وەک بەشێک لە ڕێکەوتنێکی سیاسی و تێپەڕاندنی کات سیر بکرێت نەک وەک جێبەجێکردنی یاسای بودجە، چونکە لە مادەی 11 یاساکەدا کە تایبەتە بە پشکی هەرێم بەڕوونی پابەندی هەردوو لای تێدا دیاری کراوە و ناردنی بەشە بودجە هەم بڕەکەی چەند هێندەی ئەوەیە کە ئێستا بڕیاری لێدراوە هەمیش چەند ئەرکێک دەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێم بۆ جێبەجێکردنی کە لە ئێستادا هیچ باسی ئەو ئەرکانە لە ئارادانیە. بەشێک لە چاودێران و ئاگایانی بواری دارایی و بودجە پێیان وایە ئەم بڕیاری حکوومەتی عێراق و بەو جۆرە خێراییە یان لە ژێر فشاری دەرەکیدا بووە یان بە ڕێکەوتنێکی ژێربەژێر لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم هاتۆتەکایەوە، چونکە لە ڕۆژانی پێشوودا زۆربەی بەرپرسانی باڵای حکوومەتی دەهۆڵی بێهیوایی و نەگەیشتنە ئەنجامیان لەگەڵ بەغدا دەکوتی خێرەوە لەپڕ ڕێکەوتنێکی نوێ هاتەکایەوە. ئێستا و دوای ئەوەی بڕیاری ناردنی بڕەپارێک لە بەغداوە بۆ هەرێم بڵاو بۆتەوە جارێکی تر ئەو بڕیارە دەکەوێتەوە بەر ڕەحمەتی چاوەڕوانی ئەوەی بە چ میکانیزمێک جێبەجێ دەکرێت و کەی دەست بە جێبەجێکردنی دەکرێت. ئایا ڕاستەوخۆ بەغدا پارەی چەند مانگی ڕابردوو دەنێرێت یان دیسانەوە دەبێت چاوەڕێی ئەوە بین شاندی کوردی بچێتەوە بەغدا و دەست بکاتەوە بە گفتوگۆی چۆنێتی ناردنی پارەکە سەرنجام چەند مانگێکی تر بەو بابەتەوە تێدەپەڕێت. هێزە شیعەکان کە بە حکوومەتی سێبەر ناو دەبرێن و دەوترێت تا ئێستا بەشێک لە ڕێگریەکانی بەردەم جێبەجێکردنی یاسای بودجە ئەوانن. ئایا ئێستا ڕێگە دەدەن بەبێ هیچ پابەندیەکی هەرێم بەغدا مانگانە پارە ڕەوانی هەرێمی کوردستان بکات؟ جاری پێشوو لە کاتی ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و بەغدا هەموو هێزولایەنە سیاسیەکانی بەشدار لە حکوومەت و بەشێکیش لەوانەی دەرەوەی حکوومەت کەسایەتیە سیاسیەکان و بەرپرسانی باڵا هەموو خۆیان بە خاوەنی ڕێکەوتنەکە و پاڵەوانی نزیکردنەوەی هەردوولا دەزانی و بانگەشەی ئەوەیان دەکرد کە ئەگەر ئەوان نەبوونایە ڕێکەوتن نەدەهاتە بەرهەم. بەڵام دوای نزیکەی 3 مانگ لە نەبوونی هیچ ئەنجامێک کەس خۆی بە خاوەنی شکست نەکرد و ئێستاش کە ئەو بڕیارە هاتۆتە ئاراوە هەمووان لە حکوومەت و حیزب سەرۆک و جێگر و وەزیر و گوزیر خۆیان بە خاوەن و پاڵەوانی ڕێکەوتن دەزان و بانگەشەیەوە دەکەن ئەوان هۆکار بوون بۆ دەرچوونی بڕیارەکە. ئاخۆ ئەگەر ئەم جاریش بڕیارەکە جێبەجێ نەکرێت ئەوان هەر بەو جۆرە خۆیان بە پاڵەوان ناو دەبن یان بێدەنگ دادەنیشتن و سەیری نەهامەتیەکانی گەلەکەیان دەکەن. ئەگەر بەغدا پارە ڕەوانی هەرێم بکات حکوومەتی هەرێم دەتوانێت بە داهاتی ناوخۆوە لێبڕینی موچە نەهێڵێت و ئەو پارەیە دەداتە فەرمانبەرەکانی یان جارێکی تر بە ناوی پڕکردنەوەی کورتێنان و دانەوەی قەرزەوە ون دەبێت و کەس لێی سوودمەند نابێت. هەموو ئەمانە پرسیارگەلێکن کە لە ڕۆژانی داهاتوودا وەڵامیان دەدرێتەوە و ڕاستی و دروستی بڕیار و بابەتەکان ڕوون دەبێتەوە.